چیتر؟ ئەوەش بزانە کە نرخی تۆ هەر ئەوەندەیە لای من تا ئەو کاتەی بمەوێ گیانی تۆ ببەم. ئۆکەی تێگەشتم ئەو کاتە ئەوە تۆ چیت کرد؟ ئەوەم بەبیر هێنایەوە کە ئیتر تۆ لەمە دووە کێی کاتی خۆی لەبەر تۆ پیساییم بەخۆدا دەکرد چونکە تۆ ترسناکترین پیا و بیرە ژیانمدا ناسی بێتم بەڵام ئێستا لە تۆ ناترسم. بۆچی؟ تەمووز؟ چونکە ئەو تەمووزە نوێیە ناتوانێت هیچ لەمە بکە. بۆچی ها؟ چونکە ئیتر بە موچە کار دەکەی. تەمووز بینیم تۆ گورگێکی ترسناک بووی بەڵام ئێستا سەگێکی خاوەنداری ژەهرت نەماوە. ڕاست نییە؟ بەڵام مەرجنی هەر ئاوە بمێنیەوە. بۆ نوێیەکان بە زیادە ئامادە. بۆ کارێکی ئەوانەوە چی دەڵێ؟ گەرمم کارت بۆ پیداکەم بەڕێسای خۆت. ناوەکەی و وێنەکەی. ئۆکەی هەموو کەسێکیش قبول ناکە. ئەوەیان جێبەجێ دەکەم باوەڕم پێ بکە. پێشتر پارەکەم بێت. ڕێککەوتی هاوبەش تۆ قەناکە. لێرە چی ڕوودەدا کاکە ها؟ ئەمانە بۆچی هاتون بە دوای ئێمەدا؟ چی ڕوودەدا کاکە؟ بە دوای ئێمە نین بە دوای سەردارەوە. یانی بە دوای سەردارەوە. بۆچی؟ نازانم بەڵام ئەو دەزانم ئێشتان بۆ کوێ دەبا. بۆ کوێ؟ لێرەوە لەسەر منە تەفۆ تۆ بگەڕە گۆیانەکەمان. بۆچی ببنی ناڵێ؟ تەفۆ گومان لە منیش دەکەی وانییە؟ دەیانەوێت سەردار بمرێ. چێ؟ دەیانەوێت سەردار ناو ببەن. شەرمین هات ناونیشانی سەرداری دامێ بەڵام ئەوانیش دەیانوێت سەردار بمرێ. نا بابا ڕێکەوت بووە. لەوانەیە شەرمینیان بۆ بکارە بەکارە نابێت. بەڵێ بێگومان ئەوایە. لەوانەیە تۆی هێرشەکە ئاوە لەبەر خۆم دەموت خۆزگە لێیان دابای خۆزگە باوکمیان کوشت بە تاوە بواە. ئەیشان ئەمانە من دەدۆزنەوە کچم گەیشتنە کۆتایی ڕێگا گەر کاتی خۆی بووە ئێستا دەمزانی چۆن هەمویانم دەخستە توورەکەیەک و فڕێم دەدان بەڵامی تر پیر بوومە. دەتناسم باوکە گیان بەڵام خۆشم دەناسم تۆ تەسلیمی ئەوان ناکەم. چی دەکەی؟ چماوە؟ لەگەڵ باوکم شان بەشان سەری ساڵی نوێ بەڕێ دەکەین. لەکوێیە؟
ئازادە بڕە لای. لە تۆ دەچێ لە باوەشی بگرە. کوڕەکەی خۆم تۆ لە من دەچی؟ هاتی لە کۆتاییدا هاتی ڕامیس. مەتین لێرە چەند فەقیر و هەژار هەیە ناویان بنووسە. هەرچی قەرز و ناخۆشی هەیە لەسەریان لابە. ئەمڕۆ ڕامیز قەرایزکی کوڕێکی بووە. ئەم دیاریانش بەسەر سسرەکان دابەشکە. تەنها ئەمە نەبێ. ئەمەیان بۆ دایکی کوڕەکەمە. بەخێر بێ کاکەنان. ئەوە سڵتانەکەی من لێرەیە؟ خەمبار نەبی. گریاوی؟ نۆ میکیاجم دەکرد چاومۆ دێرکەوتووە. ئادێ و چاو جوانانە داخە؟ دایخە. کەنعان هیچ تاقەتم نییە. وتم دایخە ئای؟ با بزانین چییە؟ نەکەی چاوەکان بکەیتەوە. زۆر جوانە. بەختەوەری؟ لەمە و دوا دەبم. ئیتر دڵخۆش دەبم. ئەم هەموو ماوەیە تۆم بێتاقەت کرد. زۆر شتی بێهودە و ناڕێکم کرد. لێم خۆش بە. ئیتر دڵخۆش دەبم. ئیدی لە خێزانەکە دوور مەکەوە. لامان دەمێنیەوە؟ ئای خوا هیچ کوڕێکمان بووە. سەیریکە وەک فریشتە خەوتووە وەک فریشتە. ناتوانم بمێنمەوە ڕابێ. هەر دەیتەوە؟ دیسان ئەوها ماوە دەیتەوە؟ ئەم شەو دەڕۆم. کاگرامیس لەگەڵ دکتۆر قسەم کرد. دکتۆر دەبینی؟ دواتر خێزانەکەت و منداڵەکەت دەبێت بۆ ئەستەمبول.
بۆ ئیستانبول؟ ئەرێ ئیستانبول لەگەڵ ئێوە دەگەڕێنەوە ڕابێ لەمە دواییتر لێ جودا نابمەوە